50 دەیشرێر 22 ساڵە کارەبای نییە ئەمە کەی حاڵە تۆ شەڕ ئەکەی بۆ ناو پارلەمان هەوڵی ئەوتەیە پڕیکەی گیرفان تۆ 9 ملیۆن و کوێرە 100,000 چۆن قبوڵیەکە خوای پەروەردگار 9 ملیۆن معاش کێوە ویژدانە خوێنی ئەنفال و کیمیابارانە 1000 پیاوی پیر لەو گەرمیانە ئیسەیش بێماڵن زۆر چاک بزانە دایکی ڕەشپۆشی کفری و خانەقین لە هەشتاکان و ئیسەی شەرەگرین چاوەڕێ ئەکەن بۆ ڕۆڵەی جوانگەر بگەڕێتۆ لە بۆ کوردستان ئەتۆش کاندیدی لەو پارلمانە چاوێ بخشێنە بە کوردستانە هەڵمان بژاردی بۆ ناو پارلمان تۆ زۆر زیرەکبی ئەمە خەڵەتان ئەی برای دەستپاک کاکەی ئیماندار وەرە پێم بڵێ کوا مافی هەژار زەحمەتی زۆری کێشاوە نانی هەزاران پێشمەرگەی داوە 9 ملیۆن معاش زۆرە برادەر جوابەکەی سەختە بۆ ڕۆژی مەحشەر 9 ملیۆن هەشتیان ماڵی هەژارە یەکێکیانی تۆیە چۆنی قودەی ئەم هەموو پارە ڕۆژێ ئەبێ خوابی بەسێ زوانن مەلەکەلمەوت بێ بە میوانن بە زەبری قەمچی ڕۆحت دەربێنێ حەقی هەژاران لە تۆ بسێنێ سەدام بینی زەبوون و زەلیل مناڵە وردە چۆن گرتیان بەدیل لە دوای مدەیە ئەشکەنجە و ئازار بە چاوی خۆدی کایان لەدار خوا باکی نییە لە من و تۆ سەدام ئیتر بەسیەتی خواردنی حەرام نەوە عاجز بێ خواوەنی مەعبود تۆ عازیتر نی خۆ لە قەومی لوت خوا هاتە جواب لەسەر هەژاران نقممانەکە بە تاوێ باران ئەتۆ نابینی لەم کوردستانە جەڵدە هەر ئەڵەی گەڵا ڕێزانە خوا بیەوێ تۆڵە لێسێنێ بە جەڵدەی دەماغ سەر دەتەقێنێ ئەتۆ چوزانی سۆزی ئەمعانە نیوی لە گۆڕی قوڵی تاقانە مەر مناڵەکان بکەن بۆ ڕەبۆر دینارێ لەرێ نایە بۆ سەرگۆڕ حیمایە ئێوێ ئازادی خوایە تۆ بەکار تا وای لەم دنیایە پاڕاندنەوە لەوێ بێسوودە ئەوە فەرمودەی خوای مەعبودە ئەچم لەوێ هەر لەمانێکە 12 عەمرەکەم و بەخوا خوایانەچم حەجەکەم و بەخوا خوایانەچم نوێژەکەم و جارێ باسی ئیسقات کەی 2000 شەقی تێڵێن لەوێ بڵێ ئیسقاتەکەم